عادەتەن لە بەهاران گوڵی مەوسمی زیاتر دەڕواتن. خەڵکەکە گوڵی مەوسمی زیاتر دەباتن، گوڵی مەوسمی دەچێنێتن لە هەمان کادا گوڵی 4 فەسڵەش دەڕواتن بە زیاتر مەوسمیەکە دەڕوە وەختیەکە. بەنسبەت ئەوەی مەشتەلەکەیمە لە تورک خارجیە پێشمان هەوای زۆر دەگریتەوە با دار و گوڵ و درەختەکانمان زۆر لێ دەشێوێنیتن بەر دەداتەوە ڕۆژانە بەری دەداتەوە ئەگەر بایبێتن ئەگەر باران بیتن زیاتر لێمان تێک دەداتن لێمان دەشتێنیتن. کاری ئێمە لێرە ڕۆژانە ئاودانە و چاکردنی گوڵەکانە و بە نمونە ئەوڕۆبایەکی زۆری هاتووە ئەشیاکان دەکەوی هەڵیان دەگرینەوە و ئەلەو ماوێشدا هەمومان دەزانین کەرەنتینە بوو هەمومان لە ماڵەوە بین گوڵەکانیش بە هەمان شێوە کەرەنتینە کرابوون بەڵام خۆشبەختانە توانیمان بە شێوازێکی جوان خزمەتیان بکەین لێرانە بە هەموو هاوڕێیان توانیمان جوان خزمەتیان بکەین و ئامادەی بکەینەوە بۆ خەڵکی. ئێمە ڕۆژانە ئیشەکەین هەرچەند ئاسنگەری بەڕاستی ئیشی زۆر کەمی کردووە. ئەوە منیش نزیکەی 40 ساڵ 45 ساڵ ئیشی ئاسنگەریەکەم لەم شارە. بەڵام هەر ئیشمان شکر بۆ خوار هەیە ئیشی شارەوانیەکان، ئیشی فەرمانگە حکومیەکان، ئیشی دەروی شار دەرگای سکەکەین، دەرگای دەفتەریەکەین، مەحەجەری ماڵانەکەین. من ئیشەکەم زۆر پێ خۆشە و بەڕاستی ئەوەی پێمان بکرێت لە خزمەتی خەڵکەکەین بە گوێرەی توانای خۆمان. بەراورد بە جاران ئێستا ئیشی ئاسنگەری زۆر کەمی کردووە. جاران ئیش زۆر بوو، خانوو ئەکرا هەمووی ئاسن بوو. لە دەرگا لە پەنجەرە لە هەموو شتێک ئاسن بوو. بەڵام ئێستا خەڵک زیاتر ئین بە ڕواڵەت ئەدا، ئین بە قایم و قۆڵی ئاسن نادا. جاران ئاسن بۆ هەموو شتێ بەکارهات. ئێستا ئاسن زیاتر بەشی دەرەوە تێ لە دەروی وڵاتەوە تێ لە ناوخوا کەمە. هەیە بەس کەمە لە عێراق و لە کوردستانجا زۆر کەمە، زیاتر لە تورکیا و ئێرانەوەیەت. بازار زێر لە دوای 2012 و 2013ەوە ئێستاکە ئەو کاتەی بەرز بوو دوای هەر شکارش کاتا ئەو مسافەی پار لە پارەوە بەڕاستی ئاڵتون چاک بەرز بێتەوە ئێستاش هەر بەرەو بەرزی دەڕوات. بەشی زۆری ئێستا کڕین کەمە، بەشی زۆری خەڵک هەموو دەیفرۆشێت. عادەتەن هەموو ساڵی ڕەمەزانن لە بیدایەتی ڕەتابیستی مانگ بازار کەمی زێڕی فرۆشتن کەمە لەنا مەسەلەی کڕینەکە هەموو دەمێ هەیە. ساختکردنەوەی زێر دوو مەزدەڕی هەیە، یەکیان ئەوەی کە تورکیایە، دومیشان دوبەیە. لەبەرەوەی کە ناتوانین ئێستامە بینێرین بە حکمەوەی کە فڕۆکەخانەکانمان داخراون بە حکمی ئەو نەخۆشی و ئەو بار و زورفی تەندروستیکاتۆتە پێش، ئەوەیە کە ئەو فەرقی و جیاوازیی دروست کردووە. بۆ منە 2500 دلار فەرقی هەیە لە ئاڵوگۆڕکردنی کیلۆیەکدا. بەنسبەت ئەوەش کە زێر ئێستا گرانی و هەرزانیەکەی ئەوە پەیوەندی بە سیستمی جیهانەوە هەیە، ینی بواری سیستمی جیهان هەموو تێک چووە.